هوروان رافت و هروها مصطفى گوران لجين كامبين جالمانن هوروان استمي جمتا حتى كينج تخمينا اف بار هلگرانا ده تمام ببن و برف روجاوی کردستان بره بکن. سیما سلااوتان لێ بێم کاتتان باش سلااو لە تۆ لە هەموو هاونیشتمانیان لە هەموو کەسانی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بەخشیان بە خەڵکی ڕۆژاوی کوردستان بە هاوکاری خوشک و براکانی خۆیانەوە هاتن لە ڕۆژاوی کوردستان لە چارچەوەی کەمپینی ڕەنجی ڕوودا بۆ ڕۆژاوی کوردستان و هەموو ئەو کەمپینانی دیکەی لە تاوی کوردستان بۆ خەڵکی ڕۆژاوی کوردستان کۆکرابوونەوە. ئەمڕۆ یەکەمین کاروانی هاوکاریەکانی کەمپینی ڕەنجی ڕوودا بۆ ڕۆژاوی کوردستان دەگات کە پێکاتووە لە 80 بار هەڵگر کە هەمووی پێگاتە لەو هاوکارانەی کە خەڵک نردویانە لە خۆراک و خواردنەوە و مادەی خۆراکی و هەموو ئەو پێداویستانی کە بۆ پێداویستی خواردن لەگەڵ هەموو ئەو پێداویستانی کە پێداویستی گەرمکردنەوەن. ئەم هەموو ئۆتۆمبیلانی کە لە چواردۆری من دەمەوێستە نیشانتان بدەم کە 80 بار هەڵگرن هەمووی بە لۆگوی ڕوودا و بە لۆگەی دەستگای خڕخوازی بارزانانی ئەوان هاوکارەکان دەگەێنە لەگەڵ ئەو شۆفێرە بەڕێزانەی کە شۆفێریەم ئۆتۆمبیلانە هەمویان ئەم هاوکاریانە پێکەوە دەگەێنە ڕۆژاوی کوردستان و ئۆتۆمبیلەکان بە ئاڵای کوردستان ڕازێنراوەتەوە لەبەرەوەی ئەم کەمپینە وەکو ئەتوانە بڵێم کەرنەڤاڵێکی کۆکردنەوەی کوردانی لە هەول لەسەر تاسەری کوردستان بۆ هاوکاریکردنی دەستگیرۆیکردنی خەڵکی ئەمە لە ڕۆژاوی کوردستان لەم کاتەیە کە تووشی هێرشێکی ناهەمواری دڕندانەی بێڕەحمانەی ناویژدانیانە بوونەتەوە منداڵان کەوتونەتە سەر شەقامەکە قوتابخانەکان ئاوارە بوون بۆیە بە شێوەیەکی گشتی خەڵکێکی زۆر خۆتان نەزان لەوێ ئێستا ئاوارن دۆخیان خراپە هەموو ئەم ئۆتۆمبیلانەش کە لێرەن کە 80 بار هەڵگرن تاوەکو ئێستا 80 بار هەڵگری 13 مەترین هەموو ئەو پێداویستیانیان تێدایە کە پێویستن بۆ ئاوارەکان پێویستن بۆ ئەو خەڵکە لێ قۆماوی کە ئێستا لە ڕۆژاوی کوردستان هەیە وەک دەبینن ئاڵای پیرۆزی کوردستان لەسەر زۆرینەی ئۆتۆمبیلەکان دانراوە ئەوەی کە جیاوازە لەم کەمپینە هاوکاریەکان لە کوردەوە بۆ کووردە هاوکارەکان لە دەستی کوردەوە دراوە بە کورد ئەو هەموو ڕێکخراوە جیهانیە هەیە بۆ خێرخوازی هەر ڕووداوێک لە شوێنە ڕوویە ڕەنگە 100 ڕێکخراوی جیهانی ڕوویەکە بەڵام بۆ ڕۆژاوی کوردستان تاکە ڕێکخراوێکیش نەبووە لە وڵاتێکی ترەوە بێ هاوکاری خەڵکی ڕۆژاوی کوردستان کە هەمیان خەڵکی مەدەنین کە هەمیان خەڵکی هەژار و فەقیرن کە خەڵکە خەڵکی ئێزیدین هەموو ئەو لایەنە جیاوازانیان تیا بەڵام هیچیان ویژدانی جیانی نەجوڵان تەنها ویژدانی کورد خۆی جوڵا بۆ هاوکاریکردنی خەڵکی خۆی بۆ ئێستا و هەشتا بەر هەڵگرەی کە ئەمە دەکراون بە هەمان جۆر کۆمەڵێک شۆفێری خەڵکی باشووری کوردستان و ڕۆژاوی کوردستان بەڕێ دەکەون بەرەو ڕۆژاوە بەڕێ دەکەون بەرەو شارە کوردەکانی عامودا و قامیژلە و حەسەکە هاوکاری خوشکبراکانی خۆیان دەگەێنن ئەو هاوکارانی کە خەڵکی کوردستان و ڕۆژانی ڕابردوو بەخشیان لە ڕێگەی کەمپینی ڕووداوە کە تاوەکو سبەینە دەچێتە 100 بۆ 120 بار هەڵگر کە هەموو جۆرە موادێکی تێدایە هەموو جۆرە پێویستێکی تێدایە لە ڕێگەی ئەم بەڕێزانەوە کە شۆفێری ئۆتۆمان دەگاتە ئەوێ وەلەوێ لایەن ڕێکخراوی خوازی بارزانانی و لایەن دەستگای خوازی بارزانانی دابش دەکرێت حەسەم لەگەڵ هەندێک لە شۆفێرەکان هەر قسە بکەم کاکە سڵاوت لێبێ خەڵی کوێ جەنابەت هەولێر نمونەیەکی زۆر جوای نیشاندا هەم لەم کەمپین هەم لە کەمپینەکانی بەشوو هاوکاری خەڵکی کوردی خۆمان هەستە چۆنێک ئێستا و شۆفێرێک بە ئۆتۆمبیلی خۆت دەچیتەوە ڕۆژاوە بۆ هاوکاریکردنی کوردانی ڕۆژاوی کوردستان وڵایی هەستێکی تابلی هەستێکی کوردانە خۆشمان هەیە بەڕاستی هەستێکە وەصف ناکرێت بۆ هەر هەمومان بۆ هەر تاکێکی کورد لە کوردستانە بەڕاستی دەستخۆشی لە کەمپینی ڕەنجی ڕوودا دەکەین بۆ برایانمان لە ڕۆژاوای کوردستان بەڕاستی کارێکی کوردانە جوانە پێویستە هەر تاکێکی کورد لەو کوردستانە یارمەتی دەربێت لەو کەمپینە بۆ خوشک و براکارمان لە ڕۆژاوای کوردستان گەورەترین کەمپینەوە زۆرترین هاوکاریە کە دەستگایە کوی کردوتەوە کەناڵە کوی کردوتەوە ڕاچی لەسەر ئەو هەموو هاوکارانی کە ئێرە کۆکراوتانی کە مودەکان جەنابتان بین لە ئۆتۆمبیلەکانتان پێت خۆشە کە ئێستا هەموو هاوکاری کۆکراوتە بۆ خەڵکە لە قەڵماوی ئەوێ ئەرێ وەڵی هەستێکی خۆشمان هەیە بەڕاستی ئەگە بە شتێکی بچووکیش بین دلی برا خوشحالمان لە ڕۆژاوا خۆشکەین تۆزێک لە خەمەکانیان کەمکەینەوە یعنی وەکو ئەرکێکی بچووکیش بی بۆ ئێمە ئەمە شانازی دەکەین وەکو کورد بەڕاستی شانازی بەو کار و بۆ کەمپینە دەکەین بۆ خوشک و برایانمان یعنی هەرچی بکەین شەون و خونی شتێکی هیچ ینی حساب هیچمان نەکردووە ئامادەی شەو و ڕۆژ لە پێناوان جانفیدایش بکەین بەڕاستی ماڵەوەتان پێیان خۆش کە گوتت دەچم ئەو هاوکاریانی کە خەڵک بەخشیوەتی دەگەێنمە کوردانی خۆمان دەگەنە مناڵانی ئەمە لە ڕۆژاوی کوردستان کە سەر دۆخێکی زۆر ناڕەحەت و ناهەمواران هەر مالێکی کورد هەر تاکێکی کورد
جیافیدایی دەکە بۆ هەر کوردێک لە هەر شوێنێکی ئەم پارچەکانی کوردستان لای ئێمە هیچ فەرق ناکە هەر پارچەیەکی کوردستانی باشوور و هەولێرە بۆ ئێمە بە هەمە گیانەتی چۆن دیفاع لە هەولێر دەکەین چۆن هەولێر دەپارێزین ئامادەین بە دڵ بە گیان بە معنەوی بە هەموو شتێک یارمەتی پارچەکانی تری کوردستان دەی بۆ ئێمە هیچ فەرق ناکە باکوور باشوور خۆشهەڵات ڕۆژاوە هەر مالێکی تاکێکی کوردە لەم کوردستانە سوپاس خۆش بێ دەست خۆش جگەل لەم کەمپینە چەندین ڕۆژە لە شارەکانی هەرێمی کوردستان خۆپشاندانە خەڵگەمی دەڵێ باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوە هەر یەک پارچەن هەر یەکن بۆیە گەورەبوونی ئەم کەمپینە هەموو ئەو هاوکاریانەشە لە هەمان چوارچێوەیە هەموو ئەم ئۆتۆمبیلانەش کە لێرن گوتم تاواکو سبێنە دەکاتە نزیکی 120 بار هەڵگر کەلوپەلی تێدایە بەتایبەت بەمنە جلوبەرجی پیاوان جلوبەرجی منداڵان جلوبەرجی خانمان هیچ زستانە خەڵکی زۆر بەخشیوێتی کۆمەڵە کۆمپانیا خۆیان جلوبەرجیان هێناوە بەخشیوانە زۆپای تێدایە بەتایبەت کە ئێستا وەرزێکی زۆر سارد و سەرمایە لە دووسێ ڕۆژی ڕابردوو لە ڕۆژاوی کوردستان هەموو شارەکانی ڕۆژاوی کوردستان هەر لە ئامودا و قامیشلە و دەرکەوە هەتاوەکو دەگاتەوە ئەفرین هەتاوەکو دەگاتەوە بۆ سنووری گرێسکی و سەرەکانیش هەمووی سپی پۆش بوو هەر لەسەر نەخشەی سووریا ناوچە کوردیەکان بە تەواوەتی بەفری لێباری بوو سپی پۆش بوو بۆ هەروەها کۆمەڵێک دەرمانی پێداوی دەرمان و پێداویستی زۆری پزیشکیش کە ڕۆژانی ڕابردوو ئیداری خۆسەر داوای ئەوانەی کردبوو ئەم جۆرە پێداویستیان تەندروستیانەمان پێویستە لە پێداویستە تەندروستی ئاساییەکان هەر لە حەپێکی سەرێشەوە هەتاوەکو تەلێک کە بۆ نەشتەرگەری بەکاردێ هەموو ئەوانە لەنێو ئەم کەمپینی ڕەنجی ڕووداو هەیە ئەمڕۆ دەگاتە ڕۆژاوای کوردستان.